الحمد لله والصلاة على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. هیچتیدا ئاەتی 45 سوورەتی نیسا لاپەڕە 76 دوای خوێندنەوەی ئاەتەکان دەینە سەر تەفسیرکردنەکەی. أعوذ بالله من الشيطان الرجيم. والله أعلم بأعدائكم وكفى بالله وليا وكفى بالله نصيرا. من الذين هادوا يحرفون الكلم عن مواضعه ويقولون سمعنا وعصينا واسمع غير مسمع وراعنا ليا بألسنتهم وطعنا في الدين ولو أنهم قالوا سمعنا وأطعنا واسمع وانظرنا لكان خيرا لهم وأقوم ولكن لعنهم الله بكفرهم فلا يؤمنون إلا قليلا. يا أيها الذين أوتوا الكتاب آمنوا بما نزلنا مصدقا لما معكم من قبل أن نطمس وجوها فنردها على أدبارها أو نلعنهم كما لعنا أصحاب السبت وكان أمر الله مفعولا. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد افترى إثما عظيما. ألم تر إلى الذين يزكون أنفسهم بل الله يزكي من يشاء ولا يظلمون فتيلا. انظر كيف يفترون على الله الكذب وكفى به إثما مبينا. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يؤمنون بالجبت والطاغوت ويقولون للذين كفروا هؤلاء أهدى من الذين آمنوا سبيلا. آياتي 45 ڕێک تەواوکەری ئاەتەکانی پێش خۆیەتی کە خوای گەورە لە ئاەتی 44دا باسی جوولەکەکانی کرد، ئەوانەی کە خوای گەورە کاتی خۆی کتێبی بۆ ناردوون دەفەرمێت گومڕایی و ضەلالەت و سەرلێشێواویان وەردەگرت لە جیاتی هیدایەت و هەروەها هەمیشەش هەوڵی ئەوەیان دەدا چۆن بۆ خۆیان گومڕا و سەرلێشێواو بوون ئیماندارانیش گومڕا و سەرلێشێواوکەن. لەو ئاەتەشدا خوا دەفەرمێت والله أعلم بأعدائكم. والله أعلم خوای گەورە زاناترە بأعدائكم بەوەی کە دوژمنەکانی ئێوە کێ دوژمنی ئێوەیە، کێ ناحەزی ئێوەیە. طبعاً ئێمە تەنها ئەو کەسە زۆر جار بە دوژمن دەزانین کە هەوڵی کوشتنمان دەدا یا جنێومان پێدەڵێ یا لە دنیادا زەرەرێکی دنیاییمان لێ دەدا، بەڵام لە حەقیقەتدا دوژمنی ئینسان زۆرن. زۆر جار طبعاً نەفسی خۆت لێت دەبێتە دوژمن. نەفسی خۆت ئەگەر ویستی گوناهت پێ بکە یعنی دوژمنی تۆیە. ماڵ و سەروەت و سامانت ئەگەر وای لێ کردی گوناهت پێ بکە دوژمنی تۆیە. ماڵ و منداڵ کەس و خزم ئەگەر ویستیان تووشی تاوانت کەن بە دوژمن حیسابتن و هەر مەنسەب و پلە و پایەیەکی دنیایی تووشی تاوانی کردی ئەوە دوژمنتە و لە هەموو دوژمنەکانیش گەورەتر طبعاً شەیطان و شوێنکەوتوەکانی شەیطانن. بۆیە خوای گەورە لە خۆمان چاکتر دەزانێت کێ دوژمنی
ئێمەیە بۆیە هەر کەسێک و هەر شتێک ئینسان لە خوا دوور خاتەوە لە بەهەشت دووری خاتەوە نزیکی خاتەوە لە شەیطان و لە دۆزەخ بە دژمنی ئینسان حسابە بۆیە خوا دەفەرمێت والله ئەعلەم بئەعدائیکم خوای گەورە چاکتر لە خۆتان دەزانێ کێن دوژمنەکانی ئێوە بەڵام کە دوژمنمان زۆر بوو ئینسان دەکرێت بترسێ نا خوا دەفەرمێت وەکەفا بالله بەسە خوای گەورە وەلیەن بیگری بە دۆستی خۆت و بەسەر پەرشتیکاری خۆت وەکەفا بالله و بەسیشە خوای گەورە نەسیر یارمەتیدەر و سەرخەر و پشتیوانت بێت ئینسان ئەگەر خوا وەلی بێ خوا گەورەی بێ خوا بە گەورەی خۆی بزانێ طبعاً بە شەیطانیشەوە کە دوژمنی هەرە گەورەیە لەژێر کۆنتڕۆڵ و دەسەڵاتی خوای گەورەدایە ئەتۆ ئەگەر بۆ خوای ساغ بوویەوە خوای گەورە شەیطان و دار و دەستەی شەیطانت بۆ ملکەز دەکات و بۆت دەپێچێتەوە بۆت کۆت و زنجیر دەکا و کاتێک خوا دەبێتە یارمەتی دەرت خوای گەورە لە هەموو شتێک بەهێزترە خوای گەورە هەموو شتێک دەزانێت دەسەڵاتی بەهار هەموو شتێکدا هەیە هەموو دنیا دوژمنت بێ ئەگەر خوا نەسیرت بێت و یا سەرخەرت بێ بە هیچ شێوەیەکی ناتوانن هیچ زەرێرێکت لێدەن بۆیە خوای گەورە فێرمان دەکات کە خوا بە وەلی خۆمان بزانین خوا بە یارمەتیدەری خۆمان بزانین بۆ چونکە دوژمنمان زۆرە بەڵام کاتێک خوا دەبێتە وەلیت و خوا دەبێتە نەسیرت هیچ دوژمنێک هەرچەندە زۆر بێت و دەسەڵاتی زۆر بێ ناتوانێت هیچت لێ بکە والله ئەعلەم بئەعدائیکم خوای گەورە لە خۆتان چاکتر دەزانێ کێ دوژمنتانە وەکەفا بالله وەلیەن بەسە خوای گەورە سەرکار و گەورەت بێ وەکەفا بالله و بەسیشە خوای گەورە نەسیر سەرخەر و یارمەتی دەرت بێ جا من الذين هادوا بەشێک لە دوژمنەکانت چێن من الذين بەشێک لەوانەی هادو یەهودی بوون جوولەکە بوون تەمەن دوژمنی ئیماندارانن هەتا قیامەتی من الذين هادوا بەشێک لەوانەی کە یەهودی بوون کە جوولەکە بوون کە خۆیان بە شوێنکەوتەی موسا دەزانی عادەتیان چۆن بوو يحرفون الكلمة عن مواضعه يحرفون يعني دەیانگۆڕین الكلم وشەکان ڕستەکان عن مواضعه لە شوێنی خۆیان بە معنای خۆیان بەکاریان نەدێنە بە معنایەکی دیکە بە مەبەستێکی دیکە بەکاریان دێنە هادوو بەشێک لەوانەی کە جوولەکەن يحرفون الكلمة دەیانگۆڕین وشەکان قسەکان کەلیمەکانی تەورات قورئان ئەوەی کە قسەی پێدەکرا لە ناو عارەباندا عن مواضعه لە شوێنی خۆی زۆر وشە هەبوون لە ئەسڵی زمانی عارەبیدا معنایەکی ڕاست و دروستی هەبوو بەڵام لە کنوان بە معنایەکی دیکە بەکاردەهات دەهاتن ئەو کەلیمانەی کە دوو معنایان هەنە معنایەکی چاک معنایەکی خراپ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم کەلیمەکەیان بەکاردێنا بۆ دوو مەبەست یەکەم طبعاً بەنیەتی خۆیان مەبەستیان شتە خراپەکە بوو یعنی ڕقی خۆیان لە بەرامبەر پێغەمبەر و ئیمانداراندا دەڕشت و لەلایەکی دیکە بە حسابی خۆیان پێغەمبەریان فریو دەدا ئیماندارانیان فریو دەدان بۆی خۆیان بە دڵسۆزی مسلمانان پیشاندن جا هەندێک لە کەلیمەکانی تێدانە ويقولون بنمونە دەیانگوت سەمیعنا ئەوە گوێمان لێگرتیەی محەممەد صلی الله عليه وسلم چی دەڵێ گوێ لێ دەگرین ئەوە بە قسە بە دەنگ بەڵام وعەسەینا لەبەر خۆیانەوە دەیانگوت بەڵام بە قسێت ناکەین کە ڕوبەڕووی پێغەمبەر دەبوونەوە دەیانگوت سەمیعنا هەرچی دەڵێ سەر و سەرچاو بەڵام لەبەر خۆیانەوە دەیانگوت وعەسەینا بە قسێت ناکەین سەرپێچیت دەکەین گوێت لێ دەگرین بەڵام بە قسێت ناکەین کە ئەوە صفەتێک لە صفەتەکانی ئینسانی دووڕوو منافقە ئینسانی جوولەکەیە صفەتی جوولەکەکانە کە گوێ لە کەسێک بگری بەڵام بەو نیەتەی لە دڵەوە گوێی لێ دەگری کە بە قسەی ناکەی قەرارت داوە بە قسەی نەکەی ئەو جار پێیان دەگوت وەسمع یعنی گوێمان لێ بگرە گوێت لە ئێمە بێ بەڵام غەیڕە موسمعین هیچ نەبیستی ئەو غەیڕە موسمعە لە ئەسڵی زمانی عارەبیدا لە ناو عارەبەکان دوعایە لە ئەسڵدا غەیڕە موسمع کە دەڵی غەیڕە موسمع یعنی گوێت لە شتی ناخۆش نەبێ یعنی شتی ناخۆش نەبیستی شتی خەراب نەبیستی بەڵام لەکن جوولەکەکان کە دەتگوت غەیڕە موسمع یعنی هیچ نەبیستی خوا کەڕت کە یا بمرێنێت و لەمە دووە گوێت لە هیچ قسەیەکی دیکە نەبێ لە بەرامبەر پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەوان بە حسابی خۆیان دوعایان لە پێغەمبەر دەکرد بەوەی کە پێغەمبەر کەڕ بێت
گوێی لە دەنگی هیچ کەس نەبێت یا بمرێ بەڵام بەڕواڵەت دەیانەویست وا پیشاندن کە دوعا بۆ پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم واسمع غير مسمع واسمع دەیانگوت ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆش گوێ لە ئێمە بگرە لەوەی کە ئێمەش دەیڵێن بەڵام غەیڕە موسمعین گوێت لە هیچ نەبێ گوێت لە هیچ نەبێ ینی ئەگەر بە معنا باشەکەی تەفسیریکە ینی گوێت لە شتی خەراب نەبێ ینی شتی خەراب نەبیستی خەبەری ناخۆش نەبیستی بەڵام ئەگەر بە معنای تووک و بە خەراب بەکاری بێنی یعنی خوا کەڕت کات و گوێت لە هیچ نەبێ ئەو بەکام نیەتەی بەکاریان دێنا تەبەن لە دڵی خۆیاندا بە نیەتە خراپەکەی بەکاریان دێنا بەڵام لە ڕواڵەتدا دەیانەویست پێغەمبەر صلی الله عليه وسلم بخەڵەتێنن وشەیەکی دیکە وەڕاعینا اینجا دەیانگوت ڕاعینا وشەی ڕاعینایان بەکاردێنا ڕاعینا لە ئەسڵدا لە عارەبیدا یعنی چی ئەگەر ئاوا بەکاری بێنی ڕاعینانی سەرپەرشتیمان کە چاودێریمان کە گەورایەتیمان بۆ بکە بەڵام کە وەکو ئەوان دەڵێن لەیەم بئەلسینەتیم کە زمان لارکەیەوە لەگەڵی ئەوان زمانیان لار دەکردەوە ڕاعینا ڕاعی یەک یایەکیان بۆ زیاد دەکرد و خۆیان گن دەکرد لەگەڵیدا بۆی قسەکەی خۆیان ونکەن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو معنای یعنی ئەتۆ گەمژایەتیمان بۆ بکە دوور لە پێغەمبەر صلی الله عليه وسلم شوانایەتیمان بۆ بکە یعنی گەمژەی ئێمەی بێعاقڵترینی ئێمەی بەدبەختترین ئێمەی لەو لەلایەک بەحساب بەڕواڵەت دەیانەوێت مەدحی پێغەمبەر کەن و پێغەمبەر بخەڵەتێنن صلی الله عليه وسلم لەلایەکی دیکەش دەیانەویست پێغەمبەری بە دڵی خۆیان بۆی دڵی خۆیان ئیسراحەت بکە سوکایەتی پێ بکەن صلی الله عليه وسلم وەڕاعینا لەی دەشیان گوت ئەی محەممەد چاودێری و گەورایەتیمان بۆ بکە بەڵام چیان دەکرد بە جوانی بەکاریان نەدێنا لەیەم بئەلسینەتیهم زمانیان لەگەڵی لار دەکردەوە ئەو جار وەطاعنەن فی الدین وەتانە و تەشەریشیان لە ئایندەدا ڕەخنە و گلەیشیان لەو ئاینەی ئیسلام دەکرد ڕوبەڕوو دەیانگوت ڕاستە بەڵام کە پاشیان دەگرتەوە کە دەچوونە ناو خەڵکی تانە و تەشەریان لە پێغەمبەر دەدا صلی الله عليه وسلم و لە ئاینی پێغەمبەر دەدا صلی الله عليه وسلم کە ئەوانە هەموویان سیفەتی ئینسانی منافق ئینسانی جوولەکەن ولو أنهم آمنوا خوا دەفەرمێ ئەگەر ئەوان ئیمانیان هێنابە ولو أنهم ئەگەر ئەوان قالوا گوتبایان سمعنا گوێمان لێگرتی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەی دەیڵێ وأطعنا ئامادەین بە قسێشت کەین ئەوە یەک واسمع بەس گوتبایان ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەتۆش گوێ لە ئێمە بگرە ڕستەکەی دووهەم غەیڕە موسمعەکەیان بەکار نەهێنابە ئەو جار وەنظورنا گوتبایان لە زیاتر ڕاعینای گوتبایان وەنظورنا ئەی محەممەد چاودێریمان کە صلی الله عليه وسلم یا مۆڵەتمان پێ بدە بە زۆرتر حاڵی ببین یان گەورایەتیمان بۆ بکە ئەوە لەکانە خەیڕا لەهم ئەوە زۆر باشتر و چاکتر بوو بۆ ئەوان و ئەقوەم و دادگەرانەتریش بوو ینی دروستریش بوو ڕێگایەکی ڕەوانتر بوو بەڵام خوا دەفەرمێ وەلاکن لەعنەهم الله بەڵام خوای گەورە نەفرینی لە جوولەکەکان کرد لە ڕەحمەتی خۆی دووری خستنەوە جوولەکەکان بکوفرهم بەهۆی چی بەهۆی بێباوەڕیانەوە بۆیە فەلا یؤمنونە جوولەکەکان ئیمان ناهێنن ئیلا قەلیلە تەنها کەمێکیان نەبێ ئەوە هەتا ئەگەر دیقەتان دابێتێ لە جیهانی ئێستاشدا تا جوولەکەیەک دەبێتە موسڵمان سەدان کەسی مەسیحی و ملحید و بێدین کە ئیمانی بە هیچ دێنێکی دیکە نەدەبێتە موسڵمان بەس ئەوانەی جوولەکەن عادەتەن جوولەکە نەکەس قبول دەکەن هەتا دینێکی تەبشیری نییە تەبان ئێستا کەسێک بەڕەسەڵک جوولەکە نەبێ قبوڵیان نێ بڵێ دەبمە جوولەکە تەنها وەکو دەبان کۆیلە و دار و دەستە بەکاری بێنن قبوڵیانە ئیشی پێ بکەن دەنا بیکەنە جوولەکە و بیبەنە ڕێزی خۆیان کەسێک بەڕەسەڵک جوولەکە نەبێ قبوڵیان نییە و بۆ خۆشیان عددێکی زۆر کەمیان نەبێت کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم پێنج شەشێکیان لە زانا و عالمەکان تاوان ئیمانیان بە پێغەمبەر هێناوە صلی الله عليه وسلم ئەویش تا ئیمانیان نەهێنا بوو تاوان بە گەورە و سەیدی خۆیانیان دەزانین جوولەکەکان کە بوون بە ئیماندار تاوان تانە و تەشەریان لێ دەگرتن جا ئاەتەکە ئەگەر دیقەتی دەنەوە من الذين هادوا بەشێک لەوانەی کە یەهودین جوولەکەن يحرفون الكلمة عن مواضعه دەگۆڕن وشەکان لە شوێنی خۆیان ويقولون دەڵێن چی سەمیعنا وعەسەینا گوێمان لێگرتی بەڵام بە قسێت ناکەین تەبەن بە قسێ ئەوەی دووەمیان بە سەبر وا دەوت بۆی پێغەمبەر گوێی لێ نەبێ وەسمع گوێمان لێ بگرە تۆش
با قسەت بۆ بکەین غەیڕە موسمعین هیچیش نەبیستی هیچیش نەبیستی جا ئەوە هەردوو تەفسیرەکەی هەیە وایە دەکرێت بە معنای چاک بەکاری بێنی بە معنای خراپ بەکاری بێنی بۆ کەسێک بەکاری دێنی دەکرێت بێت دوعا بۆی بکەیت بڵێ نەبیستی نەبیستی ینی خەبەری خۆش نەبیستی ناخۆش نەبیستی شتی ناخۆشت بەرگوێ نەکەوێ دەشکرێت بڵێ هیچ نەبیستی کەڕبی ئەوەت بیستنت لێ بستێنێتەوە وەڕاعینە چاودێریمان کە و گەورایەتیمان بۆ بکە لە ئەسڵدا معناکەی ئاوایە بەڵام ئەوان لەیەن بئەلسینەتیهم لەگەڵیدا زمانیان لار دەکردەوە دەیانەویست بەوەی سوکایەتی بە پێغەمبەرکەن صلی الله علیه وسلم یعنی شوانایەتی و خزمەتکاری و گەمژەترینی ئەی محەممەد بەسەرمانەوە تۆ وەتەعنەن فی الدین هەمیشەش تانەوتە شەریان لەو دینە دەدا ولو أنهم قالوا سمعنا وأطعنا أجر أوان قتبان إما بيستمان قسكانتو بخسيش الدكين واسمع أي محمد صلى الله عليه وسلم توش جومان لي بقرو وانظرنا تاو ديريو قوراتيش مان بوبكا لكان خيرا لهم أو زور باشتر بو بويان وأقوم وخسيش راستر درستر بو ولكن لعنة بلام وان نكرت بو كوان نكر خواسي ليكردن لعنهم الله نفرینی لێکردن لە ڕەحمەتی خۆی دووری خستنەوە بەڵام بۆ بکوفرهم بەهۆی بە باوەڕی خۆیان فلا يؤمنون إلا قليلا ئیمان ناهێنن تەنها کەمێکیان نەبێ بۆیە لەو ئاەتەیەوە حاڵی دەبین ئینسان کاتێک قسە لەگەڵ کەسێکی دەکات چ وشەیەک بەکاربێنی باشە هەمیشە ئەو وشانە بەکاربێنە کە وشەی سەریح و بێ پێچوبەنان بەرامبەرەکەت بە جوانی و بەڕاستی لێت حاڵی دەبێت بەکارهێنانی کەلیماتی دوو مەعنا زۆر جار کێشت بۆ دروست دەکا وای لێدێ کەسەکە لە بەرامبەرتدا بەدگومان بێت یان بە خراپ و بە نیەت پیسی لێت حاڵی ببێ بۆیە لە کاتی قسەکردندا عادەتەن ئینسان وا قسە بکە بە زمانە قسە بکە بە شێوازێک بدوێ کە بەرامبەرەکەت هیچ معنایەکی خراپ و لێکدانەوەیەکی خراپ بۆ قسەکانە نەکا باش یا ئەیها الذین ئوتوا الکتاب ئەی ئەوانەی کە خاوەنی کتێبن جوولەکەکان نصرانيكان أي أواني كخاوني كتاب آمنوا هو فعل أمر إيمان بينا بما نزلنا بو كتابي كناردو معنا تخوار أو كتابي ناردو معنا تخواره صفتي زونا مصدقا لما معكم براستي دادني أو كتابي كبو إيوهاتو يعني قرآني إيما كتابي إيما كتابكي إيو بدرو نازاني كتابكي إيو براز دادني تاكي من قبل أن نطمس وجوها فيش أوي نطمس يعني الرشي كين واللوسي كين وجوها دموشاوان تان يعني سي الرشي كين واللوسي كين الرخصار تنشتي تدايا تاوي تدا ويا لوتي تدا زماني تدا هستي تام كردن وبون كردن وبينين وبيستن هرهمو إلا شوي دايا هرهمو إلا رخصار دايا يعني فيش أوي بینایی چاوتان و تامی زمانتان و بۆنی لوتتان و بیستنی گوێتان لێوەرگرینەوە کە ئێستا دەبیستن دەبینن دەتوانن تام بکەن بۆن بکەن پێش ئەوەی ئەو هەستانەتان ئیش دەکەن ئیمان بەخوا بێنن وازحە ئەوە یەک لە تەفسیرەکانی فەنەڕوددەها على ئەدبارها فەنەڕوددەها یعنی وای لێ بکەینەوە کە پێشەوەتان لەگەڵ پشتەوەتان وەکو یەک بێ پشتەسەر هیچی لێیە پشتەسەر هیچی لێ نییە پێشەوەش ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێت ئەگەر خوای گەورە حەزی لێ بێ ئینسان عقوبەدات و ئینسان سزادا ڕێک دەتوانێت ئەو ئەندامە سود بەخشانەی کە لە پێشەوەی ئینساندانە خوای گەورە هەر هەموو هەستەکانی لێ بستێنێتەوە ئەو کاتە پێشەسەرت و پشتەسەرت وەکو یەک وابن چۆن بە پشتەسەر هیچ نابینی هیچ نابیستی هیچ تام ناکەی بۆن ناکەی ئەگەر خوال لە پێشەوەش هەموو هەستەکانی لێستاندیەوە هەر هەمووانت لێوەردەگرێتەوە ئەوە تەفسیرێکیان تەفسیرێکی دیکەیان ئەوەیە دەفەرمون لە زمانی عەرەبی هەر لە قورئانەدا وەجه بەدوو مەعنا بەکار هاتووە بە مەعنای ڕوخسار وایە دموچاو طبعا کە دموچاو هەموو هەستەکانی تێدانا لە هێندێک شوێندا وجوه یا وەجه بە مەعنای دڵ هاتووە نیەت یعنی ئەگەر بە دڵ مەعنای کەینە و کاتی تەفسیرەکەی چۆنە يعني إيمان بينن بخواي جورا بيج أو خواي جورا دلتان بجورة نيتان بجورة جوران كاري بس دلتان دا بينه دواي لبكا دلتان ختمي لي بدري موري لي بدري حتى
قابلی هیدایەت و ڕێنمونی وەرگرتنی خوای گەورە نەبن. واضحە؟ يا أيها الذين آمنوا أي أوانا يا أيها الذين أوتوا الكتاب أي أواني كخاوني كتابا آمنوا بما نزلنا أو كتابي ناردو ما نتخوار كمصدقا لما معكم كبراستي دادنت أو كتابي كبو وهاتوا من قبل أن نطمس وجوها بيش أوي ك دموساوتان تختو لوز بكرين هەستەکانتان لێ بستێرندرێنەوە فەنەڕودەها بجێردرێنەوە على ئەدباریها وەکو پشتەوەیان لێ بکرێت و وەکو لای پشتان لێ بکرێت یان پێشەوەی خوای گەورە گۆڕانکاری بەسەر دڵتان دابێنێت و دڵتان مۆری لێ بدە. واضحە؟ ئەو نەلعنەهم یان پێش ئەوەی خوای گەورە نەفرینتان لێ بکە کەما لەعەنە ئەسحاب السەبتی هەر وەکو چۆن نەفرینمان کرد لەوانەی کە هاوڵی شەممە بوون. هاوڵانی شەممە کێ بوون؟ لە سوورەتی لەبیتان ما بەقەرە خوێنمانەها ئەوانەی کاتی خۆی شەممان ڕاویان لێ حرام کرابوو و بیستتانە هەم ڕۆژێکی دیکە ڕاویان دەکرد تەنها شەممان نەبێ. خوای گەورە پێی گوتبوون شەممان ڕاو مەکەن فترەیەکی نەیان کرد وای لێ هاتە بوو هەموو مەخلوقاتەکانیش هەستیان هەیە شەممان کە هەستیان دەکرد ڕاوچی لێنینە دەنگی هیچ نایە بە ئاسانی ماسیەکان دەهاتنە قەراغی دەریا و بەحرەکان هاتن فێڵیان دۆزیەوە دەچوون ئەوەیان دەکرد ڕۆژانی جمعی تۆڕیان دادەنان شەممان کە کەسی لێ نییە شەممان پێ دەبوون یەک شەممان دەچوون هەڵیان دەگرتەوە بە حسابی خوان ئەمری خواشیان جێبەجێ کردووە. خوای گەورە دوای ئینزارکردن هەر هەمووی کردن بەچی بە مەیمون یا بە بەراز تەمەنجا مەیمون هەر شکلی ڕێک گۆڕیون بە شکلی مەیمون هەندێک لە عولەما دەفەرمون هەتا هەر بە مەیمونی مانەوە و هەتا مردن هەندێکیش دەفەرمون ئەو تەفسیرەش هەیە فترەیەکی مەیمون بوون و دواتر خوای گەورە خستونیەتەوە سەر جەستەی خۆی. تەفسیری کەشی هەیە ئەو تەفسیرەشی هەیە کە دەڵێن تەنها تەبیعەت و سروشتی گۆڕیون بە تەبیعەتی مەیمونی و سروشتی ئینسانیەتی لێدا ماڵیون خوای گەورە هەر چۆنێکی بێ خوای گەورە سزایەکی زۆر سەخت و توندی داونجا دەفەرمێ ئێوەش ئیمان بێنن پێشەوەی خوای گەورە یەکێک لەو دوو کارەتان لەگەڵ بکە یا هەستی دموچاوتان لێ بستێنێتەوە هەرڕێک کوێرتان کا بیستن بینین هیچ ئەندامێکتان هەر بە شکڵیش نەهێڵێتەوە یان هەستەکانی لێ وەرگێتەوە یان پێشەوەی لەعنەتان لێ بکرێ. جا زۆر چارەها هەندێک خەڵک دەگوترێ باشە خۆ هەموو جوولەکە ئێستاژیمانیان نەهێناوە وایە بۆ هەردەشبینن چۆن جواب دەدەیەوە؟ ئاەتەکە دەڵێ ئیمان بێنە پێش ئەوەی خوای گەورە دموچاوت تەخت کات و لوس کات و ئەندامەکانت لێ بستێرێتەوە خۆ هیچ جوولەکەیەک کەمێکی کەم نەبێ ئیمانی نەهێناوە واشیان لێ کراوە یاوان لێ نەکراوە. ئافرین دەگە بەو تەفسیری کەینەوە هیچ گرفتمان بۆ دروست نابێ بڵێن خوای گەورە دڵی خەتمی لێداون و مۆری لێداون و لێرە دوو اختیاریشی تێدایە دەڵێ یا ئەوە یا ئەوە وایە بەڵێ خوا دموچاوی نەگۆڕیون بەڵام لەعنەتەکە هەر باقیە و هەر بەردەوامە. وەکانە ئەمڕ الله فەرمانی خوای گەورە جێبەجێ کراوە یعنی تەواو یەقینی 100% هەبێ کە هەرچی جوولەکە هەیە ئەوەی کە ئیمان نەهێنێ بەخوا و بە ڕۆژی دوایی خوای گەورە یان هەستەکانی لێ دەستێنێتەوە یان دڵی مۆری لێداوە یان لەعنەتی خوای گەورەی هەر بۆ مسۆگەرە. یا ئەیها الذین ئوتوا الکتاب ئەی ئەوانەی کە خاوەنی کتێبن ئیمان بێنن بما نزلنا مصدقا لما معكم بەو کتێبەی ناردومانەتە خوارێ کە بەڕاستی دادەنێ ئەو کتێبەی کە بۆ ئێوە هاتووە من قبل أن نطمس وجوها پێش ئەوەی کە نطمس يعني لوسی کەین تەختی کەین یەکسانی کەینەوە دموچاوتان فنردها على ئەدباری وەک پشت سەرتانی لێ بکەین وەکو لای پشتەوەی لێ بکەین ئەو نەلعنەهم یان پێشەوەی نەفرینتان لێ بکەین کەما لەعنە ئەصحاب السەبت هەر وەکو چۆن نەفرینمان کرد لە هاوڵانی ئەشکەوت وەکانە ئەمڕ الله مەفعولا بێگومان فەرمانەکانی خوای گەورە جێبەجێکراون. ئەو جار دەفەرمێت ئین الله طبعا ئەو ئاەتە یەکێکە لە 8 ئاەتەکان ئەوەی گوتمانی ابن عەباس دەفەرمێ لە سوورەتی نیساءدا 8 ئاەت هەنە نرخیان بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو دنیا زیاترە. ئەو ئاەتە طبعا زۆر جێی دڵخۆشیە ئین الله لا يغفر أن يشرك به ئەوە یەک بێگومان خوای گەورە خۆش نابێ لەو کەسەی کە هاوبەشی بۆ خوا بڕیار داوە و
طبعا بەو هاوبەشی بڕیاردانەوە مردووە تەوبەی نەکردووە ها بۆ معلوماتان دەنا کابرا مشریکیش بێ ئەوانەی سەحابەی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم زۆریان پێشووتر بتپەرست بوون وایە قسەمان لەسەر تەوبەی نییە ها کابرا جوولەکە و بێ و مەسیحی بێت و هەزار جار کوفر و شیرکی کرد بێ ئەگەر بە ڕاستی و بە دڵسۆزانە و تەوبەی نسوحی کرد و گەڕایەوە لای خوای گەورە خوا هەڵی خۆش دەبێ ها ئەوە قسە لەسەر کەسێکە کە بە شیرکەوە دەمرێت تەمان بە شیرکەوە دەمرێت و تەوبەی نەکردووە ئەوەی بە شیرکەوە بمرێت و تەوبەی نەکرد بێ بە هیچ شێوەیەکی خوا لێی خۆش نابێ و هیچ کەسێکیش بۆی نییە ها بە پێغەمبەرانیشەوە دوعای لێ خۆشبوونی بۆ بکەن حاڵێ کەسێک بزانی بە کافری مردووە بە هیچ شێوەیەکی نزیکترین کەست بێت دوای مردن بۆ نییە بڵێ خوا لێی خۆش بێ خوا لێی خۆش بێ خوا عەفوی کە خوا بیخە باشتر چونکە دوعایەکی بێمەعنایە خوا لێت وەرناگرێ إن الله لا يغفر أن يشرك به خوای گەورە خۆش نابێ لەچی لەوەی ئەی یوشڕەکە بکەیە هاوبەش بیهی بۆ خوا شتێک بەڵام وەیەغفر ئەو خۆشەکەی وەیەغفر و خۆش دەبێ ما دوونە ذالیکە ما یعنی لە هەر گوناهێک کە دوونە ذالیکە کە کەمتر بێ نزمتر بێت لە شیرک بەڵام لیمەن یەشاء بۆ کەسێک ویستی لەسەر بێ خوای گەورە ئەو کەسەی کە دەمرێ شیرکی بڕیار نەداوە هەر گوناهێکی دیکەی کرد بێ حاڵین دەکرێت خوای گەورە بەبێ حیساب و بەبێ لێپرسینەوە و بەبێ سزادان لێی خۆش بێ بۆ معلوماتان لەژێر ویستی خۆیدایە و دەشکرێت دوای ئەوەی کە کەسەکە پاک دەبێتەوە خوا پاکی دەکاتەوە بە سزای گۆڕ یان بە سزای جەهەنەم دوای ئەو کاتی لێی خۆش بێت چونکە ها حەدیثمان هەیە من قال لا إله إلا الله دخل الجنة ها دەفەرمێ هەر کەسێک لا إله إلا الله گوت پێ دەچێتە بەهەشت لە ئەوەی دەفەرمێت من قال لا إله إلا الله صادقا من قلبه لا إله إلا الله گوت پێ لە دڵەوە بەڕاستی خوای گەورە وەختێک هەر دەیباتە بەهەشتێ بەڵام کە دەیباتە بەهەشتێ یعنی نابێ محاسبە و لێپرسینەوە یەکسەر خوای گەورە وەکو فریشتە و مەلائکەت یا وەکو پێغەمبەران حسابی لەگەڵ دەکات دەگونجێ سزایدا بەڵام سزاکەی بەقەدەر گوناهەکانیەتی ئەگەر خوای گەورە لێی خۆش نەبێت دەتوانێت لێشی خۆش بێ بەڵام وەمەن یوشرک بالله هەر کەسێک هاوبەش بۆ خوا بڕیاردا فەقەد افتەڕا بێگومان ئەو کەسە هەڵی بەستووە ئیثمەن عەظیمە گوناه و تاوانێکی زۆر گەورە فەقەد افتەڕا ئەنجامی داوە هەڵی بەستووە تاوان و گوناهێکی زۆر گەورە تەمان هیچ گوناهێک معلومە لە شیرک گەورەتر نییە وایە إن الله لا يغفر أن يشرك طبعا زۆر جێی دڵخۆشیە کە ئینسان دەتوانێت ها دوعاەکەی خوێنمان وایە ئەو شتانەی کە بە عیلم و زانستی خۆت دەزانی شیرکن مەیانکە وایە ئەوەشی کە هەستت پێ نەکردووە و نایزانی داوا بکە لە خوای گەورە کە خوای گەورە لێت خۆشبی لە شیرک دەپارێزرێ ها چونکە شیرک زۆرتر پەیوەندی بە اعتقادی دڵیشتەوە هەیە لە دڵەوە کەسێک نێنیە ڕێزی خوای گەورە لە خۆشەویستی لە لێترسان لە ئومێد پێبوون لەوەی کە دڵت پێی خۆش بێت لەوەی کە یاسای لێوەرگری دەستوری لێوەرگری إن الله لا يغفر أن يشرك به خوای گەورە خۆش نابێ لە هەر کەسێک هاوبەشی بڕیار دابێ بۆ خوا بەڵام وەیەغفر و خۆش دەبێ ما دوونە ما یعنی لەو شتانەی دوونە ذالیکە جیاوازن لە شیرک کەمترن لە شیرک بەڵام لیمەن یەشا ئەویش بۆ کەسێک کە خۆی ویستی لەسەر بێ وەمەن یوشرک بالله هەر کەسێک هاوبەش بڕیاردا بۆ خوا فەقەد افتەڕا بێگومان ئەو کەسە هەڵی بەستووە ئەنجامی داوە تاوانێکی زۆر گەورە ها لە سوورەتی زومەڕشدا قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم هذا فرمان لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا هذا فرمان أي بند كانم لرحمة مهرباني من نا أميد مبن بێگومان خوای گەورە لە هەموو تاوانێک خۆش دەبێ لە هەموو تاوانێک خۆش دەبێ ئەگەر تەوبەی لەگەڵ بێ ئەگەر شیرکیش بێ ها بۆ معلوماتتان وایە ئەی ئەگەر گوناهەکە شیرک نەبێ و تەوبەی لێ نەکرابێ ئەوش لەژێر ویست و مەشیئەتی خوای گەورەدایە خوای گەورە حەزی لێ بێ بەبێ سزادان لێت خۆش دەبێ و ئەگەریش تەمان ویستی لەسەر بێ سزاد دەدا بەڵام مادام گوناهەکەت شیرک نییە وەختێک هەر خاوێن دەبیەوە و لە ئاگر و لە سزا هەر ڕزگارت دەبێ ئەلەم تەڕە إلى الذين يزكون أنفسهم ئایا سرنجی ئەوانت نەداوە کە يزكون أنفسهم هەمیشە خۆیان بە باش و چاک و پاک پیشان دەدەن ها جوولەکە یەکێکی دیکە لە سیفەتەکانیان
ئەوە بووکە دایانگوت نحن ئەبناء الله وأحباؤه دایانگوت ئێمە کوڕی خوایین خۆشەویستی خوایین دایانگوت تەنها ئێمە دەچینە بەهەشتێ غەیری ئێمە کەس ناچێتە بەهەشتێ دایانگوت خوا هەرچی خەڵک هەیە لەبەر خاتری ئێمە دروستی کردووە بۆ خزمەتکاری ئێمە دروستی کردو ئێمە گەورە و ئەو خۆ بە گەورە زانین و خۆ بە چاک زانینە کارێکی زۆر خراپە بۆ معلوماتان جاوە بۆ ئیشمان بە جوولەکان نیە ئیشمان بە خۆمان بێ ها ئینسان ئەگەر چەندە دیندار و خواپەرست و لە خوا نزیکبی ئەوەندە ئینسان دەبێت لە دڵەوە تەواضوع و خۆ بەکەم زانینی زیاتر بێ ها زۆر جار شەیتان ناتوانێت گوناهت پێ شرکت پێ بکە ناتوانێت گوناهی گەورەت پێ بکە ناتوانێت تەرکی نوێژت پێ بکە تەرکی ڕۆژوت پێ بکە لسکت پێ فرەدا قورئانت پێ تەرکە بەڵام زۆر جار دەتوانێت شەیتان تووشی عوجبمانکە عوجب لە دڵەوە شتێ هەستێکت بۆ دروستکە کە خۆت پێ لە خەڵکی باشتر بێ خۆت پێ لە خەڵکی خاوێنتر بێ ها ئەو هەستا بەسەر دڵی هەر کامێکمان دادێ ها زۆر جار کە عیبادەتێکی دەکەی تووشی سەرسامیەک دەبی بە خۆت ئەتۆ لەوانەیە ئەو هەستت بۆ دروست بێت تۆ دەیکەی ها چەند کەسێ ئەوەی ناکە وانە کۆمەڵێک خۆپارێزیت هەیە لە گوناه بەوەی تووشی گوناهت دەکات جاروێ دەڵێت و خۆ فڵان گوناه ئەوەت نەکردووە ئەو گوناها بچووکانە چینە شەیتان مەبەستم ئەگەر نەیتوانی گوناهی گەورەت پێ بکە گوناهێک بچووکیش بکەی بەوەی هەر بردنەوەیە تۆزێکیش تووشی سزا و عقوبەتکە هەر بردنەوەیە بۆیە ئینسان ئاگای لە دڵی بێ هیچ کاتێک ئینسان خۆی پێ لە خەڵکی باشتر و چاکتر نەبێ باش ئەلەم تەڕە ئیلە الەذینە یوزەککوونە ئەنفوسەهم ئایا سەرنجی ئەوانەت نەداوە کە یوزەککون یعنی بە خاوێن و بە پاکی دەزانن خۆیان بەڵام خوا دەفەرمێ بەل بە وانییە بەلله بەڵکو خوا یوزەکی پاکی دەکاتەوە بە چاکی دەزانێ مەن یەشاء ئەوەی کە ویستی لەسەر بێ ولا یظلمونە خوای گەورە ستەمیش ناکات لە هیچ کەسێک فەتیلە یعنی بەقەدەر دەزووی ناو دنکە خورمایەکیش فەتیل ئەو دەزووە باریکانە کە لە ناو خورما بۆ خۆی توێکڵێکی نییە دنکی خورمای توێکڵێکی هەیە لە ناو توێکڵەکەیدا دەزووی باریکی تێدانە بەقەت ئەو دەزووە باریکانەش خوای گەورە ستەمت لێ ناکات چاکەت کردبێ بۆی نووسیوی خراپەشت کردبێ هەر ئەوەندەی بۆ نووسیوی خوای گەورە زیاتری بۆ نەنووسیوی تاوانە ئاەتێک ماوانە دوو ئاەت انظر كيف يفترون على الله الكذب سيركن چۆن هەڵدەبەستن بە ناوی خواوە درۆ انظر ینی سرنجی جوولەکەکاندن سرنجی خەڵکیدن كيف يفترون چۆن هەڵدەبەستن على الله بە ناوی خواوە درۆ بەڵام دەفەرمێ وەکەفا به وەکەفا بەسە بۆ ئەو کەسە ئیثمەن کە تاوانێکی کردبێ مبین تاوانەکەی ڕوون و ئاشکرابێ ئینسان ئەگەر گوناهەکەی تەنها ئەوەندە بێ بە ناوی خواوە درۆ بکە بەسێتی هیچ گوناهێکی دیکەی نەبێ درۆکردن بە ناوی خواوە جا جوولەکەکە دەیانگوت ئێمە دەچینە بەهەشتێ و خەڵک ناچێت چێ وای گوتووە دەیانگوت خوا دەیانگوت ئێمە کوڕی خواین چێ وای گوتووە خوا ئێمە خۆشەویستی خواین یان درۆیەکەشیان دەکرد درۆیەکەشیان پاڵ دەدا لای چێ لای خوای جا ئێستاش ها بۆ ئێمەش ئێستا تۆ قسەیەک بۆ کەسێکی بکەی ها بڵێ ڕێی خۆمە ئەوە قسەی خۆمە تەبیعیە یا ڕاستە یا ڕاست نیە وایە بەس قسەکە ئی خۆت بێ و بڵێ خواوا دەڵێ بۆی بڕوات پێ بکەن قسەکە ئی خۆت بێ و بڵێ پێغەمبەر وا دەڵێ صلی الله علیه وسلم بۆی بڕوات پێ بکەن قسەکە ئی خۆت بێ بەڵام بڵێ فلان کەس وای گوت هەتا لە بینی ئینسانەکانیشدا بە ناوی کەسێکی دیکە بیکەی تەمان ئەوانە گوناهەکەی گەورەتر دەکەن بۆی دەفەرمێ انظر كيف يفترون سەیریان کە چۆن هەڵدەبەستن ئەوانە بە ناوی خواوە درۆ وەکەفا به بەسە بۆ ئەو کەسە ئەو کارە کە ئیثمەن مبینە بە گوناه و تاوانێکی ڕوون و ئاشکرا لەسەری بنووسی ئەلەم تەڕە ئیلە الەذینە ئوتوا نەصیبە من الکتاب ئایا سەرنجی ئەوانت نەداوە کە ئوتوا نەصیبە من الکتاب کە پێیان بەخشرا بوو بەشێک لە کتێبەکان چ دەکەن سیفەتێکی دیکەیان ئەوەی یؤمنونە بالجبت ئیمان دێنن بەچی بالجبت یعنی بە بت و بتپەرستی جا گەورەترین جبت چێیە طبعا شەیطان و یعنی ئەوەی کە لەگەڵ خوای گەورە بەندایەتیان بۆ دەکرێت والطاغوت و هەروە ئیمان دێنن بە دەسەڵاتدارەکان بەوانەی غەیری خوا دەیانەوێ حکمی خەڵکی بکەن و یاسای خۆیان لە جیاتی خوا بەسەر خەڵکیدا جێبەجێکن حاڵێن جبت یعنی بت و بتپەرستی ئەوەی کە بێ ڕوح و بێجیانن خەڵک بەندایەتیان بۆ دەکا تاغوت ئەوانن کە زیندون و خەڵک عەبدایەتیان بۆ دەکا کامیان خراپترن زیندوەکان ها جاران بەس
پەرستی مردوو هەبوو ها وایە ئەگەر هەر هەموو خەڵک لات و عوزا و دار و بەردەکانی پەرستبانە بە پەرستنی لات و عوزا و دار و بەردەکان چ دەسەڵاتێکیان هەبوو بەسەر خەڵکیدا هیچ زەرەرەکە بەس بۆ خۆی بوو بەس ئێستا کەسێک ستەمکارێکی دەسەڵاتداری زیندوو دەپەرستێ دەی پەرستێ بەو معنای خۆشی دەوێت بە قسەی دەکا بە دوای دەکەوێت تەئیری دەکا پشتگیری دەکا بەو پشتگیریەی تۆ ئیکەسەکەی بەوەی کە تۆ ئیتاعی دەکەی و ئەمر و نەهی لێوەردەگری ئەو کاتە هەم ئیمانت دەدۆڕێنی هەمیش دەسەڵاتدارەکە بەهێزی تۆوە ستەم و زوڵم لە خەڵکی دەکا بۆیە تەبان جوولەکە ئەوە سیفەتیان بووە هەم بتپەرستیان کردووە ئیمانیان بە بت و بتپەرستەکان هێناوە هەمیشە کلکی دەسەڵاتدارە ستەمکار و زاڵمەکان بوون کە ئەوە سیفەتی ئینسانی ئیماندار نییە ئەلەم تەڕە إلى الذين أوتوا نصيبا من الكتاب ئایا سرنجی ئەوانت نەداوە کە پێیان بەخشراوە بەشێک لە کتێبەکان يؤمنون بالجبت والطاغوت ئیمان دێنن بالجبتی بە بتەکان و والطاغوت يعني بەستەمکارە دەسەڵاتدارەکان کە لەگەڵ خوا لە غەیری خوا دەپەرسترێن و عەبدایەتیان بۆ دەکرێت ويقولون دەژڵێن چی ويقولون للذين كفروا دەڵێن بەوانەی کە بێباوەڕن هؤلاء ئەوانەی کە بدەپەرستن ئەهدا يعني ڕێگاکەیان ڕاسترە من الذين آمنوا لەوانەی کە ئیماندارن ويقولون للذين كفروا دەڵێن بەوانەی کە بێباوەڕن هؤلاء ئەهدا من الذين آمنوا سبيلا ئەوانە کە بدەپەرستن ڕێنمونی کراوترن لەو کەسانەی کە ئیماندارن و ڕێگاکەیان ڕێگایەکی دروسترە جا ئەوە لەگەڵ کەعبی کوڕی ئەشرەف هەبووە یەکێک بۆ لە گەورەکانی جوولەکە کە چۆتە لای بتپەرستەکانی مەککە کە زانیوێتی بتپەرستەکانی مەککە دژی پێغەمبەرن صلی الله عليه وسلم بتپەرست بوون بتپەرست بە حساب بۆ خۆیان شوێنکەوتەی موسان و تەوراتیان بۆ هاتۆتە خوارێ بە بتپەرستەکانیان دەگوو بتپەرستیەکەی ئێوە داروبەرپەرستنەکەی ئێوە چاکترە لە ئاینەکەی محەممەدی کە خوای دەپەرست طبعا ئەو پەری گومڕایی و ڤەلالەتە جا ئەوە طبعا ئاەتەکە بۆ جوولەکان نەخۆ جوولەکە ئیمانیان بە قورئانە نییە بۆ ئێمە ئێستا ئەگەر کەسێک ئیماندار بێت و شوێنکەوتەی قورئان بێ کەسێکی دیکە شوێن ئاینێکی دیکە کەوت بێ ئەتۆ هەڵیان سەنگێنی کەسە بێدینەکەت پێ لە کەسە دیندارەکەی چاکتر بێ لە جیاتی کەسە دیندارەکە کەسە خراپەکارەکەت خۆش بوێ سیفەتەکە ڕێک سیفەتی ئینسانی جوولەکەیە مەرزنی ئینسان ببێتە جوولەکە بەس کردارەکە کرداری جوولەکەکانە بۆی ئاەتە ئاگامان لێ بێ ئەلەم تەڕە إلى الذين أوتوا نصيبا من الكتاب سرنجی ئەوانەت نەداوە کە کتێبیان بۆ هاتۆتە خوارێ يؤمنون بالجبت باوەڕ دێنن بە بت و بتپەرستی طبعا بە هیچ کار ناکرێت ئینسان ئیمانی بە غەیری خوا هەبێ لە شتە مردووەکان کە دەتوانێت زەرەرێک لێ بدایە قازانجت پێ بگەێنێ معلومە ئەو جارێ والطاغوت هەر کەسێک لە غەیری خوا بیەوێ حەڵاڵ و حرامت بۆ دەستکاریکە شریعەت و یاسات بۆ دانێ ئەو کەسە تاغوتە ئەتۆش کە ئیتاعەت کرد یعنی پەرستوتە ويقولون للذين كفروا دەڵێن بە بێباوەڕەکان قسەیەکی دیکەیان چیە تاوانێکی دیکەیانەوەیە بە کافرەکان دەڵێن هؤلاء أهدى من الذين آمنوا سبيلا ئەوانە ڕێگایان ڕاسترە لە ڕێگای ئەو کەسانەی کە ئیماندارن سەیری ئاەتەکان کەینەوە کەلیماتەکانی والله أعلم بأعدائكم خوای گەورە زاناترە بە دوژمنەکانتان وەکەفا بەسە خوا وەلیەن دۆستان بێ وەکەفا بەسە خوا نەسیر سەرخەرتان بێ من الذين بەشێک لەوانەی هادوو جوولەکە بوون يحرفونە دەگۆڕن الكەلیمە وشەکان عن مواضعه لە شوێنی خۆی ويقولون دەڵێن سەمیعنا بیستمان وعەسەینا سەرپێچیمان کرد وەسمع گوێمان لێ بگرە غەیڕە موسمعین گوێت لێ نەبێ گوێمان لێ بگرە بەڵام گوێت تەمان معنا کوردیەکە هەر ئەوەندەیە بەس تەفسیرکردنەکەی دەبێ بڵێ یعنی گوێت لە شتی ناخۆش نەبێ بە معنا چاکەکەی بە معنای دیکە یعنی گوێت لە هیچ نەبێ وەڕاعینە ڕاعینە ئەها معنا ئەسڵەکەی خۆی یعنی چی یعنی چاودێریمان کە بەڵام معنا خراپەکە یعنی خزمەتکاریمان بۆ بکە لەیەن یعنی لاری دەکەنەوە بئەلسینەتیهم زمانیان وەطعنەن تانە دەدەن فی الدینی لەو ئاینە وەلەو ئەگەر ئەنەهم ئەوان قالوا گوتبایان سەمیعنا بیستمان وئەطعنا بە قسەیمان کردی
واسمع جوێمان لێ بگرە وانظرنا چاودێریمان کە لەکانە ینی بە دڵنیاییەوە ئەوە خەیڕەن لەهم زۆر چاکتر بوو بۆ ئەوان و ئەقوەم ڕاستتریش بوو ولكن بەڵام لعنهم نەفرینی لێکردن خوا بکوفرهم بەهۆی بێباوەڕیانەوە فلا يؤمنون ئیمان ناهێنن إلا تەنها کەمێکیان نەبێ یا ئەیها الذين أوتوا الكتاب وەش دیارە ئەی ئەوانەی کە خاوەن کتێبن ئامنوا بما ئامنوا بڕوابێنن بەوەی نەزەلنا ناردومانەتە خوارێ مصدقا بەڕاستی دادەنێ لما معكم لما ئەوەی معكم لەگەڵتانە یعنی ئەو کتێبەی بۆتان هاتووە من قبل پێش ئەوەی ئەن نەطمس وجوها ئەن نەطمس یعنی ڕەشی کەینەوە لە ناوی ببین وجوها دمو چاوەکانتان فنەڕودەها وای لێ بکەینەوە على ئەدباریها وەکو پشتەوەی لێ بکەینەوە ئەو نەلعنەهم یا نەفرینیان لێ بکەین کەما لەعنا ئەسحاب السەبت وەکو چۆن نەفرینمان کرد لە هاوڵانی شەممە وەکانە ئەمر الله فەرمانی خوا مەفعول جێبەجێ کراوە إن الله بێگومان خوا لا يغفر خۆش نابێ ئەی یوشڕەکە به لەوەی هاوبەشی بۆ بڕیار بدرێ وەیەغفر خۆش دەبێ ما یعنی لە هەر شتێک دوونە ذالکە کە کەمتر بێ لە چی لە شیرک لیمەن یەشاء بۆ کەسێک بیەوێ ومن یوشریک هەر کەسێک هاوبەش بڕیاردا بالله بۆ خوا فقط بێگومان ئیفتەڕا ئەنجامی داوە ئیثمەن تاوانێکی عەظیم گەورە ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە إلى الذين لواني يزكون بتاق دادنين أنفسهم خويا بل الله بلكو خوا يزكي تاق دكاتو بتاق دادني من يشاء ويبيوي ولا يظلمون استمناكري يا استمناكا يعني استمتعن لناكري فتيل بقدر دزوي ناو دنك خرماك انظر سيرك كيف يفترون تون هل دبستن على الله بناوي خواوة الكذب درو وكفى بالله بس به بو أوان إثما كبتاوان تاوان بيتو مبين آشكرا بلسريان ألم ترى آسرن زدنا داوة إلى الذين لواني أوتوا بياندرابوا نصيبا من الكتاب بشيق الكتاب يؤمنون باور دينا بالجبت ببتكان والطاغوت ده صلاة داران ويقولون ضلين للذين كفروا بوانيك بباورا هؤلاء أوانا أهدى رين منكراوترن من الذين لواني آمنوا إيمانيان هناوة سبيلا بورغاي راست صلى الله على سيدنا محمد آله وصحبه